ئەوە چییە؟ ئەوە کامە باوکتە؟ ئەوە باوکتە؟ باوکە ناوی چییە؟ ناوی چییە؟ ئارێز؟ ئەی خۆت ناوت چییە؟ ئێوە چییە؟ بەڕاستە؟ ئەوە منم ئێوە چییە؟ جان؟ هەدی وێناوم؟ سوپاس ئێوە چیە دڵە؟ دڵە؟ سڵاوتان لێبێ ئەمە جەزۆخانە جەزۆ ئارێز سێ هەفتەکە لە ئێستا لەژێر دۆشکاری گشتیان سوپاس بەخوا تاوای دانەکانیمان چارەسەر کرد و باشەوە باشە مرتاحن خوا ڕزگار بێت ئەو بچووکە ناوی چییە؟ ئەمە سەرنجام بۆ ڕاکێشم کە هەر باکسە بە خێزانەکەی ماوە کە ماڵە بچووکەکان بێن بووی کە بیپارێزن لە کلۆربوونی دەمودا پایانی هەمیشەیمانەوەیە کە دەستە ناو دەست و پشتیوان بەخوا ئەگەر تەمەن 1 ساڵ و ماڵەکانتان ببینین پارێزی لە کلۆربوونیدا و هەر کاتێکیش خوا نەخواستە پێویستیان بە بێهۆشکاری گشتی هەبوو چارەسەرم بۆ بکەن لەژێر بێهۆشکاری گشتیە ئەگەر چی ئەم ماڵانە کەلێمێکی زۆر کەمن کە لەژێر بێهۆشکاری گشتی وڵام لە کاتی پێویستە بۆ یانەکەی هەستەکان لە زووترتان کرا باشتر بوو؟ زۆر باشتر ڕێز و حرمەتی تۆ هەموو ساڵح جار لە شاری سلێمانی